بەهۆی تەقینەوەی مین بە ئۆتۆمبیلەکەیاندا لە دەڤەری برادۆست دوو هاوڵاتی کە پیشیان پێشمەرگەیە بوونە قوربانی. ڕێوەبەری ناحەیی دەکانیش دەڵێت دیار نییە ئەو هاوڵاتیانە بۆچی چوونەتە و ناوچەیەکە سنووری قەدەغەکراوی نێوان پەکەکە و تورکیایە. ئیحسان چەلەبی بە ڕێوەبەری ناحەیی دەکان با پەیامی ڕاگەیان شەوی ڕابردوو ئۆتۆمبیلێک لە گەروەی سینگان بەرمین کەوت و بەهۆیەوە هاوڵاتیە گیانی لە دەستداوێشێکیش بە سەختی بریندار بووە. ئیحسان چەلەبیەوەشی وت ئەو دوو هاوڵاتیە پیشیان پێشمەرگەیە و ئەو شوێنەی بۆی چوون ناوچەی قەدەغەکراوی نێوان پەکەکە و تورکیایە کە بەردەوام پێکدادان لێ ڕوودەدا. سەبارەت بە هۆکاری چوونیە و هاوڵاتیانە بە و ناوچەیە وتی دیار نییە کە بۆچی چووبوونە و ناوچەیە. بەداخەوە ئەم شەو کاتژمێرنەوە دەخۆلک بەهۆی ئۆتۆمبیلێک کە بەرمین کەوت لە گەروی سنگان بەداخەوە هاوڵاتێک گیانی لە دەستداوەر و هاوڵاتێکش بریندار بوو. ئەوەی کە بریندار بوو بە ناوی مزەفەر فەرهاد و هەروە ئەوەی کە گیانشی لە دەستدا بە ناوی تاریق قادر و ئەم شوێنەکەوان لەم شوێنە بوون شوێنێکی جۆرێک لە محەڕەمە بووە لە هەم لە نێوان پەکەکە و تورکیا کە بەردەوام پێکدادان و بردومان هەبووە و ئەو کاری چوونی ئەوانش نازانرا ئایا بۆ چمە بەستەک چوونەتەوێ و لێکۆڵینەوەکانش بەردەوام لەلایەن دەستگا ئەمنیەکان بزان هۆکاری زانیاری زیاتر وەرگن لەم ڕووداوی کە ڕوویداوە. ئەمەیان پێشمەرگە بوون هەردووکیان و لە ئێستاشدا ئەوەی کە بریندارە سوپاس و خۆبار و دۆخی بەرەو باشتر دەچی ئەوەی تریشان لە توب عەدلیە و دوای توێکاری جەستەیی بۆ کرێت و بەرەو خاکە بکرێت و بە خاکە سپێر بکرێت.